هەلو بەڵێ فەرموو. خاتون گیان باسی باوکە باشی زۆر سپاس. کاتەکەی گونجاوە توانی چەند قسەیەکمان بۆ بکەی پرسیارە لێ بکەم چکە لەسەر داوای خۆت کە پێشتر من قسەم لەگەڵ کردی ئامادەی؟ بەڵێ فەرموو. کچەکەم ئەتوانی باسی ژیانی تایبەتی خۆتم بۆ بکەی ئەوەندەی کە من قسەم لەگەڵا کردی جەنابێ هەروەکو ئەم کەیسەی ئێمە تەرزەخان کاتی خۆی بە زۆر بەشوو دراوی و ئێستا تەلاق دراویت و ینی باری دەرونی وەکو پێویست نییە ئەتوانی بە کورتی باسی حاڵەتەکەی خۆتم بۆ بکەی؟ بەڵێ دکتۆرگیان ینی بەڕاستی من ئێستا کە قسەت لەگەڵاکەم ڕێک ئەو ساتەم بیرەکەوێتەوە کە لەو ژیانە ناخۆش و تەنگیا بووم. نازام چۆن باسی بکەم ینی بەڕاستی زۆر دڵپڕم ئێستا کە باسی ئەو مۆزوعاکەم بەڕاستی هەموو گیانم ئەگری ینی بۆ حاڵی خۆم. حاڵەتەکە و نزیکە لە حاڵەتی تەرزەخانەوە دکتۆرگیان ئەگەر ڕێبیت پێشتیش بۆم باس کردووی ئێساش بۆ ئەوانی کە لە بەرنامە ئامادەن بۆ یۆگری ئەم چیرۆکی ژیانی من کە ژیانێکی زۆر ناڕەحەت بۆ بەڕاستی خواگەر کورتی کەیتەوە بەڵەچە حاڵەتی کەیسێکی تریشمان لەگەڵ هەروەکو تۆ بەڵێ باشە دکتۆرگیان. من هەمان ژیان و گوزەرانی ئەو ئافرەتەم هەبوو کە ئێستا لە بەرنامەکە لەگەڵ بەڕێستایە حەزمەکە لە نزیکەوە لە بەرنامەکە لەگەڵت بم بەڵام ئێستاش ئەتوانم چیرۆکی ژیانی خۆمتان بۆ باسکەم. بەڕاستی من نزەختێکی زۆرم لەسەر بوو پێشەوەی زەواجکەم لە دەور و بەرەکەمەوە لە باوکمەوە یعنی بەڕاستی زۆر زەختم لەسەر بوو کە زەواج بکەم زەواجێکیش کە بەدڵی خۆم نییە. دواتریش کە زەواجم کرد خۆم ڕازی نەبووم بەڵام بگوتم بە زەختی زۆری باوکم کە جیاوازی تەمەنمان لەگەڵ هاوسەرەکەما 30 ساڵ بوو بەڕاستی ئەمە زۆر قورس بوو لە ژیانی منە. دواتریش کە زەواجمان کرد زۆر ناڕەحەت بوو ینی بە ناخۆشیێکی زۆر هاتین هەتا گەشتین ئەوەی 3 مناڵمان هەیە لە ژیانە و ئێستا هاوسەرم بەجێ هێڵاوم چوین لای چەند کەسێک هاوڕێ و دەست و نزیکەکانم ئامۆژگاریان کردم بەعنی قسەیان بۆ باوکمە کرد بەڵام باوکم هیچ ڕازی نەبووبەوە هەر لەگەڵا بوو کە منەوە هاوسەرگیرە بکەم. لە کۆتاییەکە هاوسەرگیرەکەشم کرد لەبەرەوەی بەدڵی خۆم نەبوو سەرکەوتوو نەبووم. ئێستا ژناڵەکانم خۆم لە ژیانێکی زۆر ناڕەحەت چۆن بۆ باسکەم هەوڵت نییە خۆ بگونجێنی لێک تێگەیشتنێک کە بێ نێڵی جیاوازی عمرەکە زۆر ببێ هەوڵت نییە؟ دکتۆرگیان جیاوازەکە زۆر ینی 30 ساڵ زۆرە لەگەڵ تەمەنی منە ینی من هاوڕێم هەیە باوکم لە تەمەنی ئەوەیە کە خۆی لە تەمەنی منە هاوڕێکم بەڕاستی ئەمە زۆر زەحمەتە بۆ من. تعلی قوشتیان لێ هاوڕێکان بڵێ من باوکتە لەگەڵ یاڕۆی مامتە خاڵتە نەکاوسەر بەڵێ نەمەتوان ینی بڕۆمە دەرەوەم لێ هاتبوو هاوڕێکانمیان و هەلک ئەوە باوکێتی یعنی تەمەنی باوکێتی کە هاوسەرگیری لەگەڵا کردووە ئەمانە وای لێ کردم ینی ماوەیەک و تووشی نەخۆشی نەفسی کردبووم ژیانێکی زۆر ناڕەحەت ئەژیام ینی ئێستاش کە باسێکم دکتۆر ینی زۆر دڵم پڕە. بەڵێ باشە چی بە باوکی تەرزەخان بە کاک عەباس ئەڵێ ئێساوی گوێی لێتە هەر لەسەرم بڕیاری بەردەوام بێکچەکەی بە زۆر با بەو پیاوە یاخۆت بڕیارەکەی پێداچوونەوەی پیا بکات تۆ چی ئەڵێ وەکو کەسێک کە قوربانیت؟ دکتۆرگیان وەکوتم حاڵەتەکەمش هەمان حاڵەتە من قوربانی دەستی باوکێکی هاوشێوەی ئەم باوکم کە ئێستا لەگەڵ تۆیە یعنی داوای لێ یەکەم یعنی لێ ئەپارڕێمەوانێ ئەڵێم ئەو حاڵەتە با نەبێت یعنی ئەو هاوسەرگیرە بە زۆر نەبێت چونکە بەڕاستی ئەو ژیانەی من بینیمە زۆر زەحمەتە با کچەکەی ئەوش نەکەوتێت ئەو ژیانەوە با مناڵەکانی وا کچەکەی نەبێتە قوربانی تکای لێ یەکەم یعنی با نەگاتە ئەوەی ئەو هاوسەرگیرە بکە. زۆر سوپاس کچەکەمی شتێکی ترماوە بیڵێ. سوپاس دکتۆرگیان تەنها ئەوە کە قەناعەتیان پێ بکەیت کە ئەم هاوسەرگیرە نەکرێت. زۆر سوپاس کچەکەم زۆر سوپاس ماڵی ئاوا بێ زۆر سوپاس. ئەگەر پەیوەندی دووەممان بۆ وەرگرن لەسەر خەتە حازرە؟ ئەلەو ئەلە دکتۆرگیان باسی کچەکەم زۆر سپاس دکتۆر باشی شکۆر زۆر سپاس کاتەکەی گونجاوە؟ بەڵێ پێشتر من کە قسەم لەگەڵ جەنابێک کرد وتە حەزەکەم کە ئەم کەیسەمان باس کرد وتە حەزەکەم منیش بەشداری بکەم چکە حاڵەتەکەی منیش نزیکە لە حاڵەتی ئەم خاتوونەوە تەرزەخان ئێمەش بۆەوەی دوایی هەر شتێک بێ ئەم بە ڕێزە کاک عەباس دوایی نەڵێت هیچیان بە من نەوت من نەمزانی وایە ئەم بە قەناعەتی خۆی لەو بڕواایە ئەگەر بێت و جیاوازیەکەشیان ئاوا ئێستا
48 ساڵێکە نازام چەندە تقریبان 41 ساڵێک وازام تەمەنیان جیاوازە ئەڵێ نا سەرکەوتووە ئەبن و زۆر حاڵەتی وا هەبووە تەمەنەکەشیان جیاواز بۆ سەرکەوتوو بوون ینی تۆ چەند لەگەڵ هاوسەرەکە تا تەمەنتان جیاواز بوو و ئەگەر کورتەیەکی ژیانی خۆتم بۆ باس بکەی مەمنونتم. دکتۆر گیان من 25 ساڵ هاوسەرەکەم لە من گەورەتر بوو. وانجا من زەواجم پێ ناکرد ماڵەوە بە قەناعەتێکی زۆر ینی بەدڵەوە منە شتم نەئەویست بە قەناعەتیان پێهێنام تۆ سەر بە تۆپزی وەکوڵێن بە زۆر لێ ناچاریان کردی. بەڵێ ناچاریان پێکردم ئەبێتەوە زەواجە بکەی ژیانە وای لێ زۆر خۆشە بێ هەموو شتێکە دابی نەکرێت ئەم پیاوە لە هەستە تێئەگا تۆی خۆشەوێ هەموو شتێکت بۆ دابی نەکرێت لە کوڕی گەنجە ئەو شتانەت نابێت ئەم پیا و پیرە لێو تێئەگا ئەزانێ ژیان چێ بەس بەداخەوە خبرەی هەیە هەموو شتێکیت مڕاعاتت دەکا ئەم قسانە زۆرەکرێت زۆریانت کوڕی گەنجەم شتت بۆ ناکات ئەم گەنج نابێ ئەم هەر ئەو ینی بە قەناعەتیان پێنام کە ئەم پیاوە هەموو شتێکت بۆ وا دەرچوو ناوەڵا ینی دکتۆر ژیانێکی زیاد لە ڕادە ناخۆش بوو ئەنجا هەموو ئەوەی کە بەیەکەوە ناگونجین بیرۆکەمان وەک یەک نەبوو لێم تووڕە بوو لێدانی هەبوو ئەنجا ینی هیچ شتێکمان وەکو یەک نەبوو نەژم ئەتوانی هیچ بکەم ئێستاوە من ڕێک تەلاق دراوم ینی ئەو شت تام هێنا مناڵە هەیە بەڵێ دوانم هەیە دوو مناڵیش لە بینتانە هەیە ینی دکتۆر ژیانێکی زیاد لە ڕادە ناخۆشە لەو ناوە هیچ شتێکە لێک تێناگانە بیرۆکەمان هیچ بەردەوام شەڕمان ئەبوو لە ناو ژیانەکە ئەو هەموو شتێک کە پیانەوتم پارە و ژیان و ئەم شتانە هیچ نەبوو ینی ئەفو خاتون ینی پارە و سیارە و خان و ئەمانە و هەموو هەبوو بەڵام نەبووە مای بەختەوەری تۆ کامەران نەبوو هیچ شێوازی دکتۆر هیچی نەبوو مایەک بەختەوەری منیانە بەس حەزمە کرد ڕابکەم لەو شوێنە نەمێنم بەس حەزمان کرد لەو شوێنە نەمێنم خوێندنت تەواو کرد بەڵێ دکتۆر نەوەڵام خوێندن ئیزنیان نام کە خوێندن تەواو بکەم ئەو شتیان پێ نەهێشتم و ئێستا هەرچی سەیرەکەم هاوڕەکانی من هەمویان چوونەتە زانکۆوە هەمویان ئیشی خۆیان هەیە پارەی خۆیان هەیە مەعاشی خۆیان هەیە بەس ئێستا من لە ماڵا لەگەڵ دوو مناڵە هیچ شتێکم نییە ئەبێ چاوەڕێی دەسی ئەم بەم چاوەڕێی دەسی ئەو بەم ئەو کە هەموو ڕۆژێکم مردنە سەیرەکەم هاوڕەکانم بەو شتانێکی ویستویانە گەیشتوم بەس من نەگەیشتوم بە هیچ شتێکم